بەڵە بەرەزان لەگەڵتان بەردەوامی نوێ ئێستا شەشینەتەوەری دومی بەرنامی بینین باش کوردستان کاتەوەرێکی تەندروستی و تێدا قسە و باس لەسەر هاوکردنی جونگەکان و هۆکار و چارەسەرەکەین با ئامادەبوونی دکتۆر بەختیار ئەمین بارام پسپۆڕی ئێسک و جومگا. ئێستا دکتۆر بەختیار لەرە ئامادەیە بەخێر بێت و بیانیت باش. جنابتان ئەکەم و سپاسی کەناڵی NRT ئەکەم و سپاسی بینەرانی ئازیزمانەکەم. سپاس بەخێر بێ. سەرەتا بپرسین هاوکردنی جونگەکان چییە و هۆکار چییە؟ هاوکردنی جومگا مانای وایەکەوە ئەو جومگەیە ئاوسێت ئاوسان دوو جۆری هەیە. جۆرێکیان ئەوەیەکەوە پەردەی ناو جومگە ئەستور ئەبێت، ینی ئاویتیانە جومگەکە، بەڵام پەردەکەی ناوی ئەستور بۆ ڕەخ بووە جومگەکە. جۆرێکیان ئەوەیەکەوە جومگەکە ئاویتیایە. بە شێوەیەکی گشتی ئەگەر باسیکەین و ئاسانیکەین سێ جۆر هەوکردن هەیە. هەوکردنێک هەیە کەوا گەر بڵین ئاویتیا بێت ئەوە کە زیاتر بەهۆی بڵین سەوەفانێک داخورانی ناو جومگەوە ڕوئەیات، یان هەنە جار بەهۆی ڕۆماتیزمەوە و هەنێ جاریش ئیلتیهابات کە ئیلتیهاباتەکە بەکتریا بێت یان ڤایرۆس بێت تووشی ئەو هەوکردنیەکە. فەرقەیە ئەگەر جومگەکە ڕق بێت تۆ ناتوانانی ئاوی لێ ڕاکێشی پەردەکە بە قوت بوو بێەوە، ئەگەر ئاویتیا بێت توانی ئاوەکەی لێ ڕاکێشی لەو جومگەیە. بەڵێ دکتۆر نیشانەکانی چین؟ نیشانەکانی ئازاری؟ بەڵێ نیشانی هەوکردنی جومگە بریتە و جومگەیەکەوە طبعاً کاتێکەوە ڕق بێ پەردەیەک هەیە بە دەوریا پێڵن کاپسل، ئەو کاپسلە کاتێکەوە زەختی ئەچێتە سەر بەهۆی ئەو ئاوە زیادیکەوە لە ناو جومگەکایە ئەو نەخۆشە تووشی ئازارە بێ لە جومگەکە. ئەمە عینەکە گەورەبوونی جومگەکە ئاوسانی ئێمە توانی وەکو دکتۆر دەستی تێوەی بجین ئایا ئەمە هەوکردنێکی ڕقبوونە یان هەوکردنێکی ئاویە پێ ئەزانین ئەو کاتە تشخیصی ئەەکەین و بە لەمسکردنی تۆ هەستەکەی کە جیاکەیتەوە لێ ئازاری بۆ نیشانەکان ینی ئازاری هەیە کە دەگەڵ دەرکەوتنی یاخود بەڵێ ئازاری ئەبێ ئەو کاتە نەخۆشەکە بە پێی هەوکردنەکە هەتا هەوکردنەکە زیاتر بێ ئازارەکە زیاتر بێت. من لە ماڵەوەم بزانم ئەمە جومگەکانم هەوی کردو لە کاتێکە تەنها ئازارێکی هەبێت و بۆ ماوەی چەند ڕۆژێ بەردەوام بێ ئازاری پزیشکایە ئەمە هەر شتێکی ئاساییە و ئازاری کەم بەڕای من زۆربەی جار من ئامۆژگاری نەخۆشەکانەکەم کەوا یەکەم جار پشنە ڕاضەیەکی باش بکەن ئاگایان لە نسبەتی کالیسیۆم و خواردنی کالیسیۆم بێت و وەرزش زۆر مهمە بۆ جومگە. زۆربەی ئافرەتانی خۆمان و نەخۆشانی خۆمان کێنە عیادەکان و نەخۆشخانەکان بەهۆی نەکردنی ڕاضەوەی ئازاری جومگایان هەیە، چونکە جومگە تەنها ئێسکێکە لەسەر ئێسکێک، بەڵام ئەوەی کەوا ئەو جومگەیە پتە و ئەکات ئەو بەستەرانەیە کە دەوروپشتی جومگەکە هەن. ئەگەر ئێمە کاتە ڕاضە بکەین بەستەرەکان بەقوت بێت ئەو ساکە ئیتر ئەو جومگەیە بە شێوەیەکی ئاسایی و ڕێکوپێک لەسەر یەک ئەجوڵێ ئەو دوو ئێسکە کاتێ بە شێوەیەکی ڕێکوپێک جوڵا لەسەر یەک ئیتر ئەو نەخۆشە تووشی ئازار نێ، بەڵام کاتێ بەسەرەکان ناواز بێت جومگەکە بە شێوەیەکی نائاسایی و لەرزەیتی ئەەکەی ئەو کاتە جومگەکە بێت داخوران و ئازار. لەبەرەوەی یەکەم جارەوەی کەوا چەند ڕۆژی کێبێ داواکاری نێتە لای دکتۆر بچێ ڕاضە بکات و وەرزش بکات و ئاگای لە کالیسیۆم باس لە خواردنەکان کرد. خواردنێکە بێتە هۆی هاوکردن یاخود زیان پێگەیاندنی جومگەکان و چی باشەکە بخورێت بۆەوەی جومگەکانمان تووشی داخوران و هەوکردن نەبێت. بەڵێ ئەوەی کەوا زیاتر بۆ جومگە باشە خواردن بەرهەمەکانی ماسیە، بەرهەمی ئاویە، گیاندارانی ئاویە، ماسی بە تایبەت. بەڵێ لە ئەوروپایە ماسی خواردن شتێکی زۆر بڵین باوە. لە کوردستانی خۆمانە لە زمانێکی کۆنا زۆر کەم ماسی ئەخورا، ئێستا ئەخورێ زیاتر باشترە و عادەتەن بە شێوەیەکی گشتی ئەمە تەوسەی نەخۆشەکانەکەین کەوا ئۆمیگا-3کەوە ڕۆنی ماسیە بیخوات بۆ ئینی جومگەکە. بەڵام باشترین شتێک و باسمان کرد وەرزشە بۆ جومگە پێش خواردن. زۆر کاتەوترێت شیر زۆر باشە، زۆر کاتەوترێ شیر باشە بۆ جومگەکان. ئەمە تا چەند؟ بەڵێ ڕاستە شیر مادەی کالیسیۆمی تایە. شیر بۆ ئێسک مادەیەکی زۆر ضروری و گرنگە، بەڵام بەداخەوەم تەمان لە وڵاتی ئێمە شیری فرێش نییە. لە ئەوروپا جەناب دەزانی کەوا شیری فرێش کاتێکەوە سعات 12 شەو مانگە کە ئەدۆشن یەکسەر تاقیمە کرێ و بەیانی سعات 7 و 6 لە سەلاجەی سوپەرمارکێتەکانە. لێرە بەداخەوەم لەو بوارەیە ئێمە تۆزێک نەکتۆزە زۆرمان ماوە هێشتا شیری فرێژ نییە، لەبەرەوە باوەڕ ناکەم و شیرانەی ئێرە ئەو ئیسپادە دکتۆر بۆ تەمەن چ کاریگەریی ینی لە منداڵی شابێت هەوکردنی جومگەکان ڕوو بدات؟ هیچ کاریگەریی تەمەن لە منداڵی شار ڕوو دەدات؟ جومگەی مناڵ زیاتر کەمتر تووشی مشکیلای بێت، زیاتر لە مناڵە کەمی کالیسیۆم تووشیە بێت، چونکە جومگەی مناڵ هێشتا پێ نەگەیشتووە لە دەوری پێگەیشتنایە. بەڵام هەیە نەخۆشی جومگە هەیە لە مناڵەکە پێویستە مرۆڤ ئاگای لێ بێت. لەوانە مەسەلەن ئەوەی زیاتر مناڵ ڕوئات ئیلتیهاباتە لە جومگەیە ڕوئات، ئیلتیهابات بەهۆی بەکتێریا بەهۆی ڤایرۆسی هەیە لە نێوان هەردوو ڕەگەزەکە بۆ ژن و پیا و بەڵێ لە مناڵە زیاتر ئەو مناڵانی کەوایان جومگەیان ێشەیە دوو جۆر ئازاری جومگەمان هەیە کە بێ ئاگامە لێ بێ. دوێنێ دوو کەیسی ئەوەم هەبوو، جۆرێکیان پێڵێن ئازاری گەشە
چونکە لە مناڵ تا ئاگاتە 16 ساڵی کۆتایی ئێسکەکانی کە نزیک بە جونگەکانە ئەو کۆتا پێڵن زۆنی گەشە منطقەی گەشە لە زۆنی گەشەیە ئەو کاتێک کە ئەو ئێسقانە ئەو ئێسکە درێژ ئەبێتەوە مناڵەکە تووشی ئازارە بێت لە بەرەوە کەس و کارەکە هێن و سێرکردن مناڵە شەو نانوێت و ئەمانە و تۆزی ئەترسن ئێمە هادیانەکەین وڵێنەمە ئازاری گەشەی پیاڵێن و هەنێ جاریش لە کوردستان بەتایبەت ئەوم هەیە لە ئەوروپا ئەوم نەبووە کەوا دایکەوە هاواری ئازاری جنگەکانیەکە بە شۆ مناڵەکەش فێرە بێ بۆ خۆی مثلا شەو ئەترسەیە تاریکە ژوورەکە لەبەرەوە باسی ئازاری جنگە ئەکا و ئینەکە مناڵەکە بڵین خێزانەکە خەبەرەکاتەوە بەڵام نەخۆشی کە هەیە کە لە مناڵە ڕواە ئەویش بریتێ لە ئیلتیهابات ئەو مناڵانەی کەوا ئیلتیهابی مزمینی ڕیخۆڵە و قورگ و لەوزەتێنیان هەبێت هەنێ لە ژەهرەکانی ئەو بەکتیریا و ڤایرۆسانە چێتە جونگەکانیەوە بۆ ئازاری جونگە یەنە لای دکتۆر لەم حاڵەتە پێویستە دکتۆر چاودێری بکات و پێویستی بە چارەسەری تایبەت هەیە. بەڵێ ئەگەر لە کەسێکی پێگەیشتووە ئازاری جونگەکان یاخۆت هەوکردنی جونگەکان بەردەوام بێت و زوو چارەسەر نەکرێت دواتر لێکەوتەکانی چییە؟ بەڵێ خۆی یەکەم ستێپ یان یەکەم مەرحەلەی هەوکردنە دوای هەوکردنەکە جونگەکە بەرەو داخوران و تێکچوون ئەچێ چوار هەنگاو هەیە لەو چوار هەنگاوە بڵێن چوارەمین هەنگاوی تر خراپترین ماوەی چەند ینی بۆ نەگەر ماوەی چەندێکە و نەخۆشە شەر ناکات مەسەرەن نەخۆشی ڕۆماتیز نەخۆشی ڕۆماتیزمە لێ ئەیاد احتیمالە چەند ساڵێکی بێ هەتا جمەکانی تێ بچیە نەخۆشی ژێ ڕۆماتیزمەکە بە پێی زۆری ڕۆماتیزمەکە زۆر بە شێوەیەکی بەهێز لێیە ڕەنگە لە خلاری چەمانێکە جونگەکانی تۆ کاریگەری کەسانی کاریگەری تەمەن کاریگەری بە ساڵات چوون هەندێک کەس لە تەمەنی بە ساڵات چووندا زیاتر کاریگەری ینی زیاتر کاریگەر نابن ینی بەڵێ دروست ناکە نەخۆشیەکە لەسەری ئەو پرسیارت بەڵێ پرسیارێکی زۆر ڕەوایە چونکە ئەمە لێرە باسی داخورانی جونگە ئەکەین داخورانی جونگە بریتێ لە چی بریتێ لەوەی کەوا بەهۆی کاریگەری تەمەنەوە ڕوئەیات ئەوانەی کەوا تەمەنیان زۆرە جونگەکان دەستەکە بە داخوران ئەمەیان ڕۆماتیزم نییە پێڵێن سەوەفانیان پێڵێن ئۆستیۆئارترایتس لە ئینی پزیشکیە لە زمانی پزیشکیە داخورانی جونگەکان ئەمە لە کاتە جونگەکەی ئەگۆڕی بەڵێ هۆکارەکان بەگشتی ینی هۆکارەکان چین باس لە خواردن کرد ینی بەڵکێمەکەم ماسیخوا ماسی خۆرمانکەم چین هۆکارەکانی ترسی بەڵێ لە قەیرانیان تاوگران بوو بەڵێ تەمەەن دوورکەوتنەوە لە خواردنی شاسە و شەکر و ئەمانە ئەو خواردەمەنیانی کەوام وا لە مرۆڤەکە قەڵاو بێت ئەوەش کارێکی خەتەرە چونکە تۆ هەتا قەڵاوتربی زیاتر لۆدێکی زیاتر خەیتە سەر جونگەکان جیاتەوەی 50 کیلۆ بخەی 100 کیلۆ خەیتە سەر ئەو منطقە کەمە ئەگەر بە 5 سنتیمتر قەڵەویەکێکە لە سەرەکان بڵێ نەخۆشی کەژەیەکەوە مساعدە بۆ تێکگانی جونگە لەوانە مەسەلەن نەخۆشی شەکرە و هەنێ نەخۆشی تر بڵێ دکتۆر چارەسەرەکان بڵێ چارەسەری هەوکردنی جونگە بەپێی چارەسەرەکە بەپێی چارەسەرکردنی سەبەبەکێتی مەسەن لە مناڵا بێت و باسم کە لەگەر ئیلتیابەت ئیلتیابەکە چاکەین لە گەورا بێگەر داخوران بێ داخورانی بڵین سادە بێت و کەم بێت ئەو کاتە نەخۆشەکە دەرمانی ئازاری ئەینێ و ئۆمیگاتری ئەینێ و ئەڵێم چ وەرزش بکە و ئەگەر داخورانەکە زۆر بێت ئەو کاتە جونگەکەی گۆڕینەکەێنە جونگەیەکی سەناعی و ئازارەکە ئێڕوە ئەگەر ڕۆماتیزم بێنێریم بۆ لای دکتۆرێکی تایبەتمەندی ڕۆماتیزم لەوێ ئەو بیبینە و لەگەڵ یا بڕۆ هەتا ئەگاتە و حدێ داخ جونگەکە داخوری ئەگەر داخورە و کاتە دێتەوە لای ئێمە گۆڕینەوە جارێکی کە بۆی بەپێی جۆری هینەکەیە زۆر کات باس لەوە کرێت کە ئەو کەسانەی عیلاجی داخورانی جونگە و تەشەنوجاتەکان وەرەگرن ئەگەر لە کاتی خۆیان یاخود بە هەڵە بیخۆن شتەکە لە باتیەوەی باش بێ خراپترە بێ من تا چەند ڕاستە بڵێم قسەیە زۆر ڕاستە چونکە تۆ لێرە ئەگەر نەخۆشێک زانیت یەک جونگەیەکی ئەژنۆی مەسەلەن داخورانی هەیە ئەگەر ماوەیەکی زۆر لەسەر دەرمان دادناو هەروازن لێ هێنا ئەمە وای لێکە بە شێوەیەکی خواروخێز بڕە جونگەکانی کەشی ئەکەوێتە داخوران ئەمە خاڵێکە یانە بێ حسابی ئەوەش بکەینەوەکو بینی دکتۆری جەڕاح و دکتۆری باتنیە ئایا ئەم نەخۆشە تاکەی لەسەر دەرمانی ڕۆماتیزمە بەردەوام بێ مثلا نەخۆشی وایە سێ زۆر دەرمانی ڕۆماتیزمە ئەخۆ بۆ داخورانی جونگەیەک لای دکتۆرێک ئەم سێ دەرمانە ئەگەر مزعفاتی ئەم سێ دەرمانە حساب بکەیت زۆر زیاتر لە مزعفاتی عملیاتەکە لەبەرەوە زۆربەی نەخۆشەکان من احتیمالە بەهۆی مزعفاتی دەرمانەکانەوە ئەمرێت لەبەرەوە تۆ لەم حاڵەتە ئەگەر
مجال هەبێ لە خەستەخانەکانە عملیاتەکەی بۆ بکەی زۆر باشە نەخۆشەکە ئەو نەخۆشانی کە جمگیان بۆ گۆڕین بینیت پاش مانگە دوو مانگێت سەری ڕووی گۆڕاوە جارێکە ڕووی ڕوون بۆتەوە خوێنی تێسوە جارێکە چکە شەوان ئەنوێت و ئازاری نییە و لە مەزعافاتی دەرمانەکانی ژەجاتی بەڵێ دکتۆر ئەوانەی کە تۆ باس لە چەند جۆرێکی ڕۆماتیزم و چەند جۆرێکی دیکە ئەوانەی کە دێنە لای ئێوە تۆ لە یادەکەی خۆت بەڵێ بەرکەوتن و هەیە لەگەڵیان زیاتر چ جۆرێکن چۆنیانی کەم هەی جۆری ئەو هەوکردنەوەی کە توش زیاتر داخورانە بەڵێ زیاتر داخورانە و نسبەتی حاڵت هەیە ینی چارەسەرەکەی قورس بێت ینی زۆر مەترسنی هەموو کاتێتوانین جمگەکە بگۆڕین کە مەریوان زۆر ئاسانە و نەشتەرگەریەکە تەنها ساعات یا ساعات کەم قورس نییە و لە کوردستانە ژمارەی ژمارێکی بێشمارمان کردووە لەو بەڵێ بۆ خۆپاراستن ینی گرنگە چی بکرێ وەکوتراوە هەمیشە خۆپاراستن بە هەشێرە لە چارەسەر خۆپاراستن وەکو باسم کرد وەرزش زۆر گرنگە کردنی وەرزش دابەزانی کێشە زۆر نەبێت دوورکەوتنەوە لە نیشاستە و لەم خواردەمانیانەیە و کەکەوە بڵین زەرری هەیە استیفادەی نییە و لە عینی وەختیشە بەکارهێنانی ئۆمیگا 3 وەرزش و ئۆمیگا 3 بەڕای من دوور دەخاتەوە لە بەتەمەنەکانیشا وەرزش چونکە زۆر کات بەڵێ ناتوان ئەوانەگەر نەتوانن وەرزش بکەن بەڵێ وەرزشی وەرزشی هین گرنگە وەرزشی شەر نییە ڕاکردن بێت بەڵام مەسەلەن وەرزشەیەکەوە پێڵێن نەنوێت بێرین یانی ئەو وەرزشێکەکەوە تۆزەخت ناخیتە سەر لەش مەسەلانە پاسکیلەکانی کەوەستاوە لەسەری تەمرین بکات تۆ واقعی جمگەی ئەژنەوە و حوست ومانە هەمووی بجوڵێنی بەڵام بەبێەوەی لەسەریشی بووەچی تۆ لەسەر پاسکیلەکە دانیشتویت زەخت ناخیتە سەر جمگەکانت لە کاتی داخورانی جمگەکانیشان ئەمە دروستە بەڵێ لە کاتی داخورانە هەر زۆر پێویستە بیکە نەخۆش هەتا بۆی بەستەرەکانی بەقوت بێ حتا ئەگەر عملیاتیشمان بکرد لە دوایە جمگەیەکمانێکەوە بەستەرەکانی بەقوتەوە بکتەوە و تەحملی گۆڕینەکە بەڵێ هیچ نەخۆشێکی تر هەیە دکتۆر پەیوەندی بێتە هۆی دروستبوونی ئەم نەخۆشیە یان ئەم نەخۆشیە خۆی بێتە هۆی دروستبوونی نەخۆشێکی تر بۆ نەخۆشەکانی خوێن هەشتێکی تر پەیوەندی هەیە پێوەی بەڵێ پرسیارێکی زۆر شیاوە هەنێ خێزان هەیە لە جیناتێنە لە ویراسیە داخورانی جمگەیان هەیە مەسەن لە ئەوروپایە من نەخۆشە بۆ مەسەلەن 6 کەسیان لە یەک خێزانە جمگەیم گۆڕیوە لە فترێکی کەمایانی ئەتە بۆ ماوەی جیناتێکێکە لە هۆکارەکان جینات بەڕێیشێکە لە هۆکارەکان لەبەرەوە کەسانی کەوا جیناتیان خراپە لە ئەوروپای بە شێوەیەکی گشتی ئەزانێکەوە باوکو دایکی جمگەی گۆڕاوە لەبەرەوە متابعی دکتۆرەکە و سەردانی دکتۆرەکە و ئاگای لە خۆیەتی کەوانەوە پرسیارێ بکەم نەمانی لینجی ئەژن و ئەمە یەکێکە لە هۆکارەکانی داخورانی جمگەکان ئەو قسەیەکی کۆمەڵایەتی غەڵەتە چونکە باسمان کرد ئەوانەی کەوا داخوران یا ڕۆماتیزمیان هەیە لینجەکە زیاد دەکە ئاوسێ بۆی ئاوسێ بۆکو هەوکردنی ئاوسانی جمگەڵێ لینجی ئەژنم نەماوە بۆیە ئەوە قسەیەکی بڵین پزیشکی نییە چونکە لە داخوران و لە هینە ئاوەکە زیاد دەکات لینجەکە زیاد دەکات نەکەم دەکات خۆی چۆنە پرۆسێسی ناو جمگەوەیە کاتێکەوە جمگە ئەکەوێتە مشکلە و داخورانەوە ئەکەوێتە دیفاعکردن لە خۆڵە کاکە لینجێکی زیاتر دروستکە بۆی ئەو سۆفانە ئەو داخورانە کەم بێتەوە لەبەرەوە لینجەکە دروستە بێت کە دروست بوو جمگەکە ئاوسێت و تووشی ئازار ئەبینین ئەو کەسانەی کە لە ئەژنۆیانە تووشی داخورانی جمگەکان بوون بەر ئەژنۆیان ئاوسێ وەکو چۆنەڵی ئاوێکتەیە کۆ بێت هۆکاری زۆربوونی لینجەکەیە بەڵێ ئەمە دیفاعیە هینێکی دیفاعیە بڵێ دکتۆر نەخۆشیە درێژخایەنەکان هیچ کاریگەرییان هەیە لەسەر ئەم نەخۆشیە یاخود بەپێچەوانەوە نەخۆشێک کاریگەری هەبێت لەسەری نەخۆشی درێژخایەن تەمان کۆمەڵی نەخۆشمان هەیە ئەوانی کەوا بەتایبەت نەخۆشی خوێنیان هەیە نەخۆشی خوێن ئەبێتە هۆی داخورانی جمگە نەخۆشیەکانی ڕۆماتیزم وەکو باسم کە دەبێتە داخورانی جمگە و هەنێ حاڵیشمان هەیە کەوا لەوانە نەخۆشی شێرپەنجە ئەمانە کەوا کاتێکەوە شێرپەنجەکە نەقڵەبێ بۆ جمگەیە کە بێتەوە تێکدانی ئەو جمگەیە و وێسکە لەو شوێنەدا دکتۆر هیچ لە کەوتێکی دەرونی دروستەکات کاریگەری دەرونی دەبێت ڕەنگە مەزادە پسپۆرەکی دەرونی زیاتر بەس بەردەوامیم ئازار یاخود هۆکاری دەرونیەکە بڵێنانی کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەم حاڵەتە بۆ پرسیارێکە زۆر گرنگەکەەوە من هەموو کاتێ بە قوتابیەکان مەڵم کەوا داواکارم کەوا نەخۆش مۆزوعێکی زۆر فراوانە ئەمە بەڵێ نەخۆش سیر مەکەن وەکو نەخۆشیێک مەسەرەن بڵێن نەخۆشێک ئەڵم من جمگەی دەسەم یەشیە یان جمگەی دەسەم شکاوە یان هەوی کردووە ئەڵم داواکارم وا سیری مەکە چونکە ئەم نەخۆشە کاتی ئەم جمگەی دەسێژە شەو نانوێت بەیانی عەسەبیە بەیانی تووڕێ لەگەڵ ماڵەکانیە ناچێ بۆیش ئیشەکەی لە دەسەیە کرێکارە تووشی مشکلەی کۆمەڵایەتی ئەبێت تووشی مشکلەی ئابووری ئەبێت ئەم کەسە لەبەڕۆم داواکارم ئەو مرۆڤە بە چاوێکی فراوانتر سیرکەن تەنها وەکو ئەومە کە بڵێ وڵا دەست شکاوە و گەچەکەی لێبە و چاگە بیت نە ئەم گەچێکە لێ 5 هەفتە لە کار دوورەکەوێتەوە 5 هەفتە لە ماڵ دانیشیە
تووشی کۆمەڵی مشکلی دەرونی ئەبێ ئەم کەسە لەبەرەوە باری دەرونی زۆر گرنگە لەم حاڵەتە و باری دەرونی تەمان زۆر تەسیریان تێ چونکە ئەوانەی کەوات مشکلی هەوکردنی جونگەیان هەیە شەو نانوێکو باسم کرد باری دەرونیان خراپ بێ دوایی بەڵێ دوکتۆر بۆ چارەسەرەکان باستیان دێ چارەسەرت کە بەڵام شی دیکە هەیە وەکو چارەسەرەکە و چارەسەری سروشتی بێ یاخود بەڵێ جا هەیە مەسەلەن لەوانە جیایەکەیە لە ئەوروپایمە بەکار نازم بەڕاستی لە کوردستانە متەئەکیدم هەمانە ئەو جیایە هەتا هێناشم بۆ هەنێ ڕوەکناس لێرە کە بەکارێنین نەخۆشەکانی سفادێکی زۆریان لێ ئەکرد لەو جیایانە چونکە خۆ جەناب دەزانی دەرمانی ئێمەش هەر زۆربەی لە جیا دروست کراوەتەوە جاری ئەنی ماوەدی کیمیاوی جیایە جارێکی کە بەڵێ هەنێ جیا هەیە ئیسفادەی هەیە بەڵام هەنێ دەرمانی ژێ ئیسفادەی نییە علمیان لە بازاڕە بەڵام بەداخەم لە کوردستان ئافرۆشێ لەوانە گلوکۆسامین کەوا بڵین هینە کەوا توێکڵی ڕۆبیانە زەرێکی زۆرشی بۆ نەخۆشەکانی چونکە نسبەتی کۆلسترۆلی چوری لە خوێنیان نازیادەکە بەڵام شەریکەتی دەرمان لێرە ئیفرۆشی بە شێوەیەکی عام بەڵێ سپاس بۆ دکتۆر بەختیار ئەمین بارام سپاس دەکەین جارێک دیکە بخێبێت دکتۆر یەکێکە لە دکتۆران پێمان بێ عیادەکەی ئێستاش بێ بەرامبەر و خۆبەخشانە پێشوازی نەخۆش دەکەی وایە دکتۆر جێی خۆشبەختی من و ستافەکەی سپاس دەکەین بە هیوای لەش ساغی بۆ بەڕێسان سپاس دکتۆر